ئەم کاتە و هەموو کاتێکتان باش جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵکدارە وەکو هەموو هەینیەک تەوری ئەمڕۆی بەنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتی بنووس سەرنجەکانتان بنێرن. بەڵێ کەم پەیوەندیمان باوکی محەممەد لە 3 سادقەوە. فەرموو باوکی محەممەد. السلام علیکم. عەلەیکم السلام. کاکسوان. بەڵێ باوکی محەممەد. ئەمە پێشەکەی ناوچەینە. بەڵێ. یەکەی پاشەوانیە. بەڵێ. ئەمە ماعاشەکەمان لەوانجی یەک 2011 زیاد بووە. چی هەتێسن نەیانداینێ. زیاد بووە بەڵام زیادەکەتان وەرنەگرتووە باوکی محەممەد. بەڵێ. هیواداری هەڵفەگەرێم سرک بازانی بگەرێتەوە ئینشاءڵڵا تەرەکمان بۆ بکە. بەڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی کوێستان لە خۆرماڵ. فەرموو باوکی کوێستان. سپاس بۆ بەرنامەیە. زۆر سپاس دەکەم باوکی کوێستان. فەرموو. زەحمەت نەبێت پێش هەموو شتێ مەجانم بن ماوەیەکی زۆرە محاولەکەم قسە بکەم بەزێر مەجالم نییە. زۆر باشە فەرموو قسە بکە. لە بەڕێوەندی عامی هەموو خەڵکی کوردستانە. بەڵێ فەرموو. داواکەم دای نەخن ئەگەر داخن مانایە بێلایەن نین ئەگەر داشی ناخن بێلایەن نین. باوکی کوێستان پێشەوەی قسەکانت کەی ئێمە دای ناخێنەوە ئەگەر ناوی کەس نهێنی بە ناوزراندن نەبێت ناوی هیچ لایەنێکیش نهێنی بۆ داخێنەوە قەت دامان نەخستۆتەوە. بەڵێ فەرموو قسەی خۆت بکە. پێش هەموو شتێک خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی هەموو کوردستان زۆر هوشیار و چاکن و هەموو ڕاستی و درێگ ئەزانن تەڵێ خەڵکی هەولێر چاویان بە ئەڵێ مەسەلەیەکی کوردی ئەڵێ بەری خۆل بە بێزنگ ناگیرێ دوێنێ کوڕێک لە ئاوات ئەوێ لە دەبەری سلێمانی ئازادیە خۆپیشاندانەیە بەڵام لە دەبەری هەولێر ئازادی خۆپیشاندان نییە. خەڵکی هەولێر هەموو چاویانە بینێ ڕاستی دروستی ئەو وەزا بینن ئەتر نازانم بۆچی مزارە بکەن پێنج ئەو هەموو خەڵقە کوژرا ئەو باڵی ڕاستۆی کێیە ئەوانەیە کە هانیاندان ئێستا لە ئەوروپا لەسەر مێزی مەیخانەکان یاری بە خوێنی ئەو خەڵقە داماواتن خەڵکی سلێمانی هەموو داهات شتیان هەموو کام حافزی پێشوو ناویکە زابم بۆ کوێی بن چی لێکرد ئێستا چۆ دەرەوە گاڵتە باقڵی خەڵکەکە دوایەوە خەڵکانەدەن لەنەی سەرکردەکانە هەنەشگەرتەوە یانێ بە چێویش بە میری ویژدانێ کەسێک 8,000 کەسوکاری کەس بە خێزانەکەی کوژرا بێ لە گۆڕستان دەری بێنە بێنە مەحکەمە دوایەوە لەگەڵ دایکار زیندان بووێ ئەوە هەموو بەڵگەی ئەوە نییە ئەو کەسە ئەو سەرکردانە هەمووی دڵسۆزی ئەو وڵات و گەلی نیشتمانی خۆیان دوژمن دایمە بینێ ئەوانە بیانەوێ و نایانێ ئەو بەعاشی دوژم ناکەن بابە ئانەوێ جارێکی تر میلەتی کورد دەسواتەوە یەخەیەکتر و کوڕی یەکتی بگرێ بابە ئەوە ڕۆشت و برایەوە کەس بە دەوڵی دژمنان ئەوان پەڕێدا ئەو برایانە ئەو کەسانە داوان لێەکەم ئەگەر نەزانینەوەیە ئەوە شتێکی تێ ئەگەر زانینەوانەیە ئەوە تابووری پێنجە من ئێمە ناوین گەندەڵینێ گەندەڵی هەیە بەڵام بە هەموو فەردێکی کورد لە ئاستی خۆی دەست پێ بکە بەیانی زوو کارەبای سەر دەریاکە بژێنەرەوە ئەو کەم بەکاربێنە کارەوان کەم بەکاربێنە ژنگەی کوردستان پیس مەکە ئێمە هەر کەسە ئاستی خۆی هەوڵ بدا گەندەڵی نەیە گەندەڵیش چیرۆ تەماتە نێ لە بازار بیکڕین و بێنەبی کە بەچێش و کۆتایی پێ. بەڵێ زۆر سپاس دەکەم هیوادارم کاتمان کاتی باشمان دابێتەوە بۆی قسەکانی خۆتکەی وادامان نەخستەوە. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی کوێستان لە خۆرماڵ. بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. کاکە شوانم کاتێ باش. زۆر سپاس دەکەم کاک هێمن. زۆر سپاس دەکەم. وەڵام من ئەمەی لەسەر دوو خاڵ قسەکەم یەکێنان بە نسبەتم دۆسیەی قایمقانی سلێمانیەوە. بەڵێ فەرموو. من لێرە داوام هەیە بۆ دادگای سلێمانی لە ڕاستی لەلایەنی خۆیان بسەلمێنن و دوای ئەوە لەو دۆسیەیە چەندین کەس یاچ لە ئاسی مەسئولیات هەبێ و یا لە ئاسی خواری شوالێت ئەوەی کە ناوی لەو دۆسیا هەیە بۆ ئەوی چێتە بەردەم دادگا و دادگا زۆر بە جورئەتانە کاری خۆی لەو دۆسیا بکات چونکە بەڕاستی ئەو دۆسیە هەروە شتێکی ئاسان نییە و من داواشەکەم بەڕاستی ئەوانەی کە لەو دۆسیە نان تێگلاوە بە بەرپرس و نابەپرس بەڕاستی بتشتە بەر دادگا بۆی لە قاوانەکانی خۆیان بگەن چونکە بەڕاستی ئەوە زۆر لە فەرمیەتی نیشتمانی کوردستان ئەکەوێت ئەگەر بێت ئەو دۆسەیە هەروە بە شێوەیەکی ئاسان وەربگیرێ. دوێنیان من لێرەوە وەڵامی پرسیارێک لێ بۆ وەزیری پێشمەرگە ئایا تا ئێستا چی کردووە بە نسبەت بە پێشمەرگەوانێ تا ئێستا خەڵکێکی زۆر هەن بەڕاستی لەکوێچیان خاوەنی هیچ شتێک نین
تا ئێستا هەر باسی مەسەلەی عەرز دەکەن بەڵام تا ئێستا هیچ شتێکیان وەکو پێویست نەکردن مەسەلەی عەرز بۆ پێشمەرگە و سوپاسانەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەحمەد خان کەربوتی دەڵێت من وەک پێشمەرگەیەک داواکارم چیدی ئەو غەدرە لە پێشمەرگەی نەکەن هەموو مانگ 100,000 بەناوی یاخود 1000 دینار مەبەستی دەڵێت 1000 بەناوی ئابوونا لە پێشمەرگەی وەردەگرن. پێشمەرگە چیدی قبول ناکات هەتا کەنگی ئەم زوڵما لە پێشمەرگە بکرێت. ڕێکەوت مەڵکەنی دەڵێت پەیجە کوردەکانی سەر بە دەسەڵات وەک خۆی ئەڵێ دەڵێت مەبەستیان چییە کە لەسەر تۆڕی فەیسبوک ئاوا لەسەر یەکتری دەنووسن مەبەستیان شەڕی ناوخۆ دروست ببێتەوە یان مەشغوڵکردنی خەڵکە. بەڵێ سۆزی لە سلێمانی فەرموو سۆزی خان. سۆزی لە سلێمانی زۆر سپاس دەکەم فەرموو. زۆر سپاس دەکەم سۆزی خان. من لەسەر ڕۆژانی خۆشەندان کاکەم بەڵێ فەرموو. بەڕاستی حکوومەت نابووە بەو شێوازە مامەڵەی لەگەڵ خەڵکی کردیا چونکە ئەو تەنە داوای مافەکانی خۆیە کرد بۆ شێوازە ناشرینی مامەڵەی لەگەڵ خەڵکییا کرد. بەڕاستی ئەوە تەنە بە شێوازێک مامەڵەی لەگەڵکردنایەکە. ئەلو بەڵێ گوێمان لێتە سۆزی خان فەرموو گوێمان لێتە بەردەوام بە. ڕاستە خەڵک هێرشی کردە سەر لەقی پارتی بەڵام ئەوە ئەو دڵی گەورە بێت چونکە ئەو باوکی گەلە ئەوە ئەو دڵی گەورە بێت لە بەرامبەر خەڵکیا و بە شێوازێکی جوێن مڵیان لەگەڵا بکات نەک بۆ شێوازە ناشرینی مامەڵە لەگەڵ خەڵکیا بکات کە تەنها مناڵی ئەم گەلەی کوردست مناڵە ناڵای ئەم گەلەی بە کورددا بۆ شێوازە ناشرینە بۆ شێوازە ڕەنگانەیە لەستۆڕای ئەوەش بۆ شێوازە وڵاوی بە خۆشیاندانەکان کرد ئەوە گوێ لە دەنگی خەڵک بگرتایە بەڕای من. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا هەزەنگەنە گلەی لە NRT دەکات دەڵێت تکایە دوێنێ بۆ بایەختان نەدا بە یادی ئەنفال لە کەرکووک. دوێنێ پێم وابێت تەنها راپۆرتێکمان هەبوو لەسەر ئەوەی کە ڕێگری کرا لە خوێندکارانی زانکۆ لەوێ کە ئەو یادە بکەنەوە. خۆزگە عەبدوڕەحمان دەڵێت ئاگاداریەک بۆ بەڕێوەبەتی ناحیەی کەورکۆسێک نازانم ئەگەر ناوەکەم باشوت بێ یان بە عەرەبی نووسێتی حەیات خان دەڵێت ئەگەر فریای خۆت نەکەوی ئەوە گەندەڵەکانت بە زووترین کات ئاشکرا دەبنکایە بۆم بڵاگە نەبوو ئەو ناوە بخێنەوە پێمە بێ ناوی کەسێکە. بەڵێ دەچینە لای ڕێباز لە سلێمانی فەرموو کاک ڕێباز. کاکە شوانجا کاتتان باش. زۆر سپاس دەکەم کاک ڕێباز. کاکە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم هیوادار سەرکەوتوو بەڕاستی بەرنامەکەتان دڵپێزە. زۆر سپاس دەکەم. وعندێکە تش پێی وایە ئێوە ڕێ لە ئاسۆدەگرن وەڵام نازانم ئێوە چەند کەناڵێکی دیکەی کەم بەجێ دەستە ژمێرە کە ئێوە ڕێگری لە ئازادی خەڵک ناکەن ئەگەر ناوایتر ئەوانەیەکەوە دیفاع لەو گەندەڵکارانەکە کە ڕێگری لە ئازادیەکەن ئەگەر ناکە چکە ڕێگری لە ئازادی ناکەوە چەند کەسانەی نەبێت. من تەوەرێک بەحثەکەم کراوە هێشە لەوانە من لێرە ئاڵم سەرۆکی هەیران داواکار لە دەوڵەتی کوردی دروست بێ ئەتێن ئەمریکاوە داواکە کە هاوکاری بکرێن لەلایەن بۆ کورد بەڵام هیچ ئەمنیەتیشی نەبوو لەبەر ئەو مەسەفادێکەکردی پێم وایە ئەو مەسەفەی نەهێنا کە خۆی عەزەدا و چوو ئەمریکا. بۆ دووەمیش تیش کە ئێستا کە گەڕاوەتەوە دیسان سەدای تورکیا کردووە عزرخۆیی هێنێتەوە بۆ تورکیا کەوا دەوڵەتی کوردی ئێمە بەس بە قسایەکەین بە داوێتیەکەین خۆڵەکەینە چاوی خەڵکی کوردستانەوە بۆی کە دڵیان خۆشکەین بەڕاستی ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکیەوە کە دەوڵەتی کوردستان زۆر ئێمە با مەسەلەی کوردی خۆمان هەیە ئەڵێ ڕەمەزانمان زۆر گرتەوە بە دوانینەوە بە شەشەڵانە ئێمە ئەوەدا تۆ حیزبێکی بە عادەتی خۆت خۆخی کردووە لە دەسەڵات و نالێ ئازادی ڕادەربڕین بکرێت لە دەبەری خۆتا خۆ پیشادا بکرێت و ئەو سەرۆکی سامانەی ڕۆژانە بە ملیۆن دۆلار ئەخەیتە جیفاتەوە ئەیبێ بۆ باخەکانی ئەوروپا هایشاریتەوە. ئایا ئەگەر دەوڵەت دەوڵەتی کوردی ڕابێنێ بەچی بکەین بەخوا بێ و کاتێک و کاتی وحدەی ئاسیا و کۆڕەک ئەبێ بە سنت و بەین هەوا هەڵمژین لەلایەن ئەم دەسەڵاتی کوردیەوە کە ئێستا بەڕێوەیە بن. بەڵێ زۆر سپاس دەکەم. بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە سلێمانی. باوکی لاوێن لە سلێمانی فەرموو باوکی لاوێن. پێکشۆن وەربەش. زۆر سپاس دەکەم. پێکشۆن پرسیارێکم هەیە. بەڵێ فەرموو. سەبارەت ئەو ئاکواریە. بەڵێ. ئەوە نزیکی 6 مانگە بوو ئەمە تقریبا 6 مانگە تشتەکە بوو ئەمە تشت نازەدەنگ کردیەوە دیکە بێزادرێنە ئەم مانگە ناو مانگە مانگە ناو مانگەکانی دروست دەبی. بەڵێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ کاروان لە دهۆک فەرموو کا کاروان. ئێواری باش. زۆر سپاس دەکەم کا کاروان. باشی. سپاس دەکەم. من ڕێز بۆ هەموو شاری کوردستان هەیە بۆ سلێمانی بۆ هەولێر
لبو دوق فرقي لسليماني دوق حتى زاغو خنقين همو شاري كردواليا فرقي هيك بس في ذاك الجملة خلقي سليماني توزكي مستعدي خوب كات هم وقتها او شق والدق ومظاهرة او باش نبوانا توزكي خو هذا كان هر خوشي بخو پیدا كان عمو مشكلة لغير دستي بيت كان اول جوكي او شاردي هذا بان مجالي بحكمتي خو بدا بهذا يبان حكمتي ما حكمتك باشا خرافنينا بخوا ما بيش بالقريم بخوا ما والله تيكم معاش جكنيه بس حرب بخو خوشي پیدا كنا ولا فاضلنا وحزبه وحزبه هذه هم تشاوي لحكمتي وان حكمتي وان خليك ببركي الشكي باو خلقانا بقى حكمتي باشا خرابنيه وزور سوباس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ باوکی دیلان لە کەرکووک فەرموو باوکی دیلان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش لە ڕێگەی ئێوە چەند پرسیارێک سێ پرسیارەمەوە بیکەن زەگدانەوە بزانین خەڵکی کوردستان چی دەڵێن لە وەڵامی پرسیارەکان بەڵێ فەرموو یەکەم ئایا کارەساتی یاکاری خیانەتە دووەم یەکی ئاو کارەساتی هەکاری باوکی دیلان بەڵێ یەکی ئاو خیانەتە سێیەم ئەو دەسەڵاتەی کە هاوڵاتی خۆی لەسەر جادەکان لە خۆپیشاندان بکوژێت ئایا شەرعەتی ئەمینێت بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هۆشمەند لە هەولێر فەرموو کاک هۆشمەند کاشوانی وارە باش زۆر سپاس دەکەم کاک هۆشمەند وڵای جارێ ڕخنەیەکم لەبەڕێشتا ئەوڵ چەند جارێک پەیوەندیم بە جەنابتانەوە کرد بە کاکەکاریشم وتم لەسەر ئەو فۆرمی کەرکووکەکان تەوەرێک دیاریکەن بۆ ئێمە کاکەوە ئێمە چەند جار باسی ئەوانەمان ناکردن ئێوە هەتا ئێستا بەرنامەیەکان بۆ ئێمە دیاری نەکردووە کاک هۆشمەند دیارە ئێمە ئەم تەوەرانی کە هەینیە کراوەیە ئێوە دەتوانن قسە لەسەر هەر بابەتێ بکەن بەڵێ فەرموو ڕخنێتیشم هەیە بەخوازی کاکەوە ئەوانەی کە هێرش دەکەنە سەرمان ئێوە مجالێکی باشیان پێدەدەن بەڵام نایڵن دیفاعکەرەکان دیفاعی خۆیان بکەن بەڕاستی بەو شێوێ نەبووە کاک هۆشمەند ئەوە تا بەو شێوەیە برا من ئەوەنەی متابعی NRT یەکەم متابعی کەناڵەکانی تر ناکەم باش ئەو باوکی کوێستان ئەگەر خۆت بخێتە بەرەی دیفاعکەرەوە ئەوە قسەی خۆی کرد و بە هەمان شێوە باوکی دیلان قسەی خۆی کرد ینی نەمانێش ئەمە ڕێگەمان داوە هەموو کەسێک قسەی خۆی بکات دڵنیا بن تۆ کە ئێستا پەیوەندەکەت وەرگرتووە کەس پرسی بە تۆ نەکردو باسی چیەکەی دەتوانی بە ئازادانە قسەکوی و ئێمە پێت قەتە ناکە تەنانەت باوکی کوێستان داوای کرد کە پەیوەندەکەی پێ نەبڕینەوە نەمان بڕی قسەی خۆی کرد فەرموو دڵنیا بە مەسمان نییە لەوەی کە پەیوەندی ببڕینیانەی من نایبڕین ئەم بەستیشمان نییە کاک شوان لەسەر شاری سلێمانی من قسە دەکەم بەگشتی بەڵێ فەرموو سیاسیەن کۆمەڵایەتیەن ئیداریەن ئەو شارە کە شاری ئێمەیە لەدایکبووی ئەو شارەی ئێمە ڕاستەکەوتوینەتە هەولێر بەهۆی بارودۆخ و زروفێکی سیاسیەوە بەڵام ئەو شارە ڕنگدانەوەی لەسەر هەموو شارەکانی هەرێمی کوردستان دروست کردووە لەبەر ئەوەی کە لە سلێمانی وە تەلەفۆن دەکات ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە بە قسە دڵنیا بە تەنها ڕوبەڕووی پارتی دەبێتەوە من وە پارتێکیش قسە دەکەم لەبەر ئەوەی گەندەڵ بووە ئەوەی گەندەڵکاری کردووە ئەوەی شاری سلێمانی وێران کردووە بۆ خۆ جەنابەت خەڵکی ئەو شارەی ئەوەی شاری سلێمانی گەندەڵ کردووە وا لە شاری سلێمانیە ئەوەی هەرێمی کوردستانی تووشە وەضع کردووە سەرکردەکان و ئیداریەکانی ئەو شارەنە بە گۆڕان بە یەکگرتوو بە یەکێتی من ڕێزم هەیە بۆ هەمووشان بەڵام نابێ ینی بەڕاستی غەدرە زوڵمە حەچی تەلەفۆن دەکا باز گەندەڵی دەکا ڕوبەڕووی پارتی دەکاتەوە ئێمە هەستی پێ دەکەین ئەو بۆ سۆزیخانیش بخوا ڕەدی بدەمانێ کە پەلاماری بارەگای لە خوێشواریان داوانەیە بۆە بەو شێوەی مامەڵان لەگەڵاکەدا سۆزیخان گەرانتی چی دەدا بە من لە بەیانی لە وەزارەت یەکەم لە بارەگایشی حیزبیدا من کاکە ئینتیمان بۆ حیزبایە بمێنمێ باشە خەڵک بێتە سەر من ئەو قبولێکی من بەردە باران کاوتەنەکە بە دوای منان لێدا بەڵام من بە شێوەیەکی جوان قسەی دەکاکەم وەڵڵاهی من لە وەزارەتێکا کە من سوود دەزانم وەزارەتەکەی پارتیە ئەوەش کە دێتە سەر من هەر دەزانێ من پارتیم و هی پارتیە وەڵڵا یەک بەرز بنێ بە جامخانەی وەزارەتێکەوە یەک لەنێ بە تەقلی سەریەوە ئێتە زۆر زۆر مەمنون و کاکەوشمەند خوا پێشەوەی داخەیتەوە بەداخۆ کە دایخستەوە نازان بۆ زۆر جار ئێمە لە واتی یەگەنەوە کە ئێمە ئەو کەسانی کە ڕەخنە دەگرن ئێمە ڕێگەیان پێ ئەدەین ئەو کەسانی کە ڕەخنە ناگرن وانە ئەو بۆ شێوەیە کاگۆشمە بینیتان کە قسەی خۆی کرد سۆزیخان ئەو قسەی کە کردی دیارە ڕەخنەی هەبوو بەڵام
نەوشێکی ناشرینی بەکارهێنانە ناوی کەسی هێنا بۆی ڕێگەمان پێدا تەنانەت قسەکانیشم نووسیوە دەڵێت حکوومەت یاخود هەروها باسی پارتی دیموکراتی کوردستان دەکات دەڵێت نەدەبوو بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ ئەو خەڵکەدا بکردایە ڕاستە خەڵک هێرشی کردە سەر لقی ئەو حەزبە بەڵام نەدەبوو بەو شێوەیە وەڵامیان بدرێتەوە قسەکانی سۆزیخان بوو کاگۆشمەند بە هەمان شێوە هەندێک قسەی کردوە یەکێک لەوانەیەکێکە لە قسەکانی کە ئەڵێت من هەر کەسێک هێرش بکاتە سەر ئەو بەڕێولاتی کە من لە وەزارەتێکم سەر بە پارتی ئەو خۆی ئەڵێ من ئامادەم گولەیەک بنێم بەسەریەوە قسەی خۆیەتی و ڕای خۆیەتی بۆ ئەوەی بزان ئێمە ڕێگەمانداوە هەموو کەسێک قسە بکە بەڵام ڕەخنەکانمان بابەتیانە بن ڕەخنەکانمان بە زمانی گوڵ بێ و بەو شێوێنە بێ کە ناوی کەس بێنی ناوی لایەنەکان بێنین هیوادارم وا تێبگەن لە بەرنامەکە ناوی مایکی خەڵکە مایکی ئێوەیە بۆ هەمووتانە بەڵێ حەمۆ لە هەولێر فەرموو کاک حەمۆ ئەو کاتتان باش زۆر سپاس دەکەم سپاسانەکەم کاکەسپاس من جمعی پێشوو باسی شتێکی مێژوویم کرد و حقیقەتێکی مێژووی نەبێژووی ئەوە بوو کە هاتنەوەی کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی ئێران کە هاتەوە لە ڕۆژی دوانزەی مانگ کە بەرەو کوردستان هاتەوە پێشتر دیعاکرا کە لە ڕۆژی پێنجی مانگ و شەش و حوتوارەوە خێر ڕۆژی دوانزەی من خۆم لە پێشوازەکەی بوو کە پێشوازیمان کردەوە ئەبێ تەکمیلەی ئەوە تەواو بکەم کە ئەو لە ماڵی حسێن ئاغا هات ئێمە پێشوازیمان لێ کرد لەگەڵی چوین بۆ سەقڵاوە نوێنەری هەموو حەزبەکان و لەگەڵ زائید زەماوەر من یەک لە زەماوەرەکان بووم بەڵام کەسایەتێک بوو ئەوان لێ کرد حەزبەکان وتیان پێمان ساکەتەوە بێت ئیتر کەسین لەوێ لە سەقڵاوە سا لەوێ دانیشت وتەیەکی خوێنەوە دوای وتەکەی بەبێ ئەوەی لە ماڵە شەهیدێک بپرسی لە کەسێک بپرسی لە شتێک بپرسێ لە ماڵی حسێن ئاغا هات چوو بۆ ماڵی عوسمان بەجی سەقڵاوە کە ئەویش مستەشاری وەکو ئەو ماوەک تا عەسەر لەوێشەوە هەستا چوو بۆ ماڵی بۆ میوانخانەکەی ئەغەی شێت نێگە ساعتاو یعنی سێ ماڵە مستەشاری کرد بەڵام نەیوت لە ماڵە شەهیدێک بپرسێ لە ماڵە پێشمەرگەیە کۆم پرسێ بۆ شایەدی چەند کەسێکی لەگەڵا بوو چیوای لەگەڵ نەبوو خەڵک فەرەنسا و حەریری لەگەڵ بوو یاوێکی خیاری لەگەڵ بوو ناوی مام ڕەسوول یا دیسان لەگەڵ مسەوڕێک بە کامەرەیەکی زۆر سادەی بچوو بوو ئەو شتارە بوو منە هەندێک حەقیقەتی خەمەوە بەردا و چونکە هەندێک کەس بەڕاستی مێژوو ئەشێوێنێ من یەک لەوانم کە لێوم پێشمەرگەیەکی دێرینی شم پێشمەرگەیەکی کۆنم پێشمەرگەی پارتی بووم ئەوە حقیقەتەکانە بۆ مێژوو نەشێوێتن هیوادارم ئەو پیاوانە بە خۆیان دابچنەوە ئیتر دەستە دەست لە دیوەخانی ئاغاکان هەڵگرێن دەستە دوورکەونەوە لە ئاغا و مستەشار و ئەوانە کە ئێستا تومەتبارن بە ئەنفالوشوە با بچنەوە ناو جەماوە بەڵێ کاک حەمۆ تا گەڵ بستێتەوە باوەشیان بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت دۆسکی لە دهۆک فەرموو کاک دۆسکی زۆر سپاس دەکەم کاک دۆسکی شوان من تبینات برنامج هاي بەڵێ فەرموو برا پەیوەندیە گەلێک درێژت کیاناسی ینی پەیوەندی چەکێت کۆفێن وەختر بەجار بوو پێداویدی کیانوە دیجی بیانجی هەنی گەیشت بتن بەڕام پەیوەندیە وەڵی کاک دۆسکی لە بەرامبەردا 100 کەس ڕخنەی گرتووە کە ئێمە قسە بە خەڵکە بڕین و نایە لە قسە بکەن نازانم چی بکەین ئێمە بەڵام کاتەکە هەرێکی داناکی بناسەران هەرێکی میفداقاکی هەرێکی 45 فرانک بدێ ئەوێ دیشتەوە 45 فرانک خۆ بێژێت و پۆشی پەیوەندی خۆ بڕۆن هیوادارم هەمووتان بە کورتی قسەکانی خۆتان بگەین بۆ ئێمەش نەکەوین ئەو حاڵەتێکە گلەیمان لێ بکرێت کە قسەکانە بڕن یاخود دەفەتی زۆر دەین بە خەڵک قسە بکەن فەرموو قسەی خۆت بکە کاک دۆسکی برامجی زندگی رافیش حکمتی از در توی 2008 2009 و جلك حوالت من هاتانو که یعنی تعیبون جهد مازن و کی گمر کابران خلیل و جلك داره دو که تعیبون معاشاتانو که وردینا بس ساله و المال و اجتماع و نشول که اون اویدیا که حکم جنا چاوی اویدیا که الماتیاتونه چه بری چند انا که اویدیاتونه کردن او دامازراندنه تخریج 2010 افضلتر دیتنش نه ولی 2008 2009 هر ماینال مالو ئاسوگی دارم چاوزانای بوومە ژیابێتەوە زۆر سوپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کارزان کەمال دەڵێت سەرەتا ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە بینەرانی NRT هەر بە تۆرەکەشتانەوە و دەڵێت هیوادارم باسی بێکاری گەنجام بکەن و هۆکارەکانیشی بخەنە ڕوو بەداخەوە بەشێکی زۆری گەنجان بەدەست ئەو دیاردەیە دەناڵێنن هەروەها دێر شەیدا دەڵێت دەبایە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای لێبوردنی گشتی فراوانتر بکردایە تاوەکو زۆرترین زیندانی سوودمەند بێت چونکە کەسی وای تێدایە 14 ساڵە زیندانیە باشە کەسێک بە 14 ساڵ چاک نەبێ ئیتر بۆ ناوی گرتوخانەکەت ناوە چاکسازی وەک خۆی دەڵێت بڵێ باوکی تۆڵە لە سلێمانی دیارە بڵێ پەیوەندەکەی ئامادە نیە زانیارمان لەگەڵدایە لە سلێمانی فەرموو کاک زانیار لە سلێمانی باوکی
باوکی تۆڵە باوکی تۆڵە فەرموو باوکی تۆڵە چاوی من وەڵاهی یەک پرسیارە بۆ کە باسی بکەم لەسەر ئاڵای کوردستان و لەسەر ئاڵای عێراق کە هەل لە سەرۆکایەتی هەرێمەوە تا سەرۆکایەتی پەرلەمان لە دواوە بۆ سەرۆکایەتی حکوومەت تەنانەت یعنی بۆ حزبە ئۆپۆزیسیۆنەکان یعنی ئەو ژوورەی کە پێشوازی لێەکەن لە خەڵک بڵێن لە دۆستانیانی تر ئاڵای عێراق لە تەنیژ ئاڵای کوردستانەوەیە تەنانەت یعنی شۆڕیان کردوتەوە بۆ سەر قوتابخانەکان بۆ سەر بەڕێوەبەرایەتیەکان تر شۆڕ بۆتەوە بۆ زۆر شت بە شەرتێک یعنی لە دوای پرۆسەوە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وشەی کوردی هەبوو لە پشت سەرۆکایەتی بڵین سەرۆکی نوێنەرانی عێراقەوە دوای ئەوەش لابدرا بێتەوە سەر ئەوە کە لە ناو کەرکووک و ئەو شوێنانەی کە پێ ئەڵەن جەناکۆچی تەنانەت یعنی پێ ڕەوا نابینن ئاڵایەکی کوردستان ئەڵەن بێەوە بێت یعنی بۆ پرسیاری ئەوە ئەەکەم لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی پەرلەمان بە حزبە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە کە بۆ ئاڵای عێراق لە تەنیش ئاڵای کوردستانەوە دائەنرێت مجرد یعنی لە پەرلەمانە قەیچێکە یەک ئاڵایەکی عێراق یعنی ئێمە وەلەو عێراقیش نین ئێمە کوردین لە هەموو شتێکەوە جیاوازیمان هەیە لە بیرکردنەوەەوە لە کولتورەوە لە دابوونەریتەوە لە جلوبەرکەوە لە هەموو شتێکەوە جیاوازیمان هەیە وەکو وتمانەڵێ وەکو سیاسی ئەگەر بازەکرێت باوکی تۆڵە زۆر بە کورتی ئەگەر وڵامی ئەم پرسیارە بدەیتەوە پێت وایە ئەمە تا چەند پەیوەندی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە بەتایبەتی لەم چەند ڕۆژەی دواییدا ڕادیۆیەکی سەر بە پارتی دیموکراتی کوردستان بە ناوی ڕادیۆی شەفاق لە بەغدا ئاگادار کراوەتەوە لەلایەن پێم وایە بەڕێوەبەتی ژینگە بوو کە لەم چەند ڕۆژەدا ئەو ڕادیۆیە دادەخرێت ئەمە تا چەند پەیوەندی بە کێشەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا هەیە بەتایبەتی کێشەی ئاڵاکانی ئەو ئاڵانەی کە لە بەڕێوەبەتی گشتەکانی ناوچەدابراوەکان بەتایبەتی خانەقینوانە دارا بوو پێش ماوەیەک بینیمان داوا کرا کە لا ببرێن ئەمە تا چەند پەیوەندی بە تەوافق یان کێشەی نێوان هەولێر و بەغدا هەیە ئەم کێشە من هەموو کێشەکە بۆ یعنی ئەوانەی کە سیاسی کوردین لە چ لە کوردستان بێت چ لە بەغدا بێت چ لە عێراقشا بێت یعنی وەک وەڵی عێراقا یعنی ئەوان پێی بەڕەوا نابینن یعنی چۆن ئەڵێ خاشی کوردستانیشە ئاڵایەکی کوردستان بەڕەوا نابین لەسەر بەڕێوەبەرایەتیەک بەرز کرێتەوە ئەوانەی خۆمان هەڵ ئەسم شۆڕی ئەکەنەوە یعنی هەر ئەوە ماواڵێ وەرە خەڵچینە عنی ئەوە کوردن ئەبێ عێراقی بن عەلەمێکی باشە زۆر باشە زۆر سپاس بۆ باوکی تۆڵە لە سلێمانی شەهاب لە کەرکووک فەرموو کاک شەهاب ئێوارە باش بەڕێزەکەم زۆر سپاس دەکەم کاک شەهاب چاوت ماچەکەم قوربان دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەم سپاسی ناوێ من دەستخۆشی لە تۆ و هەموو هاوکاران دەکەم زۆر سپاس دەکەم سپاس بە ناوی هەموویانەوە مەمنونم وەڵڵای برا بەڕێزەکەم ئێستا ئێمە وەک لە کەرکووکی بەڵێ کەرکووک خۆتان نەزانم بارودۆخەکەی چۆنە کافەت القەومیەتە بە کوردە بە عەرەبتە بە تورکمانتە بە ئاشوریتە بە شیعەتە بە سونەتە بەڵێ ئێمە وەک لە کەرکووکین جەماعەتی بەغا هەزاری یەکێک دەرەچێیان قاسم ئاوچی دەرەچێ پێشمەرگە و ئاسایش نایاساییە لە کەرکووک با دەرچێت بابە بۆ نایاساییە ئاسایش پارێزگاری لەوانەکە زیاتر نەک لە ئێمە کورد دکتۆر محەممەد نورەدینان فران چیە بەریدا ئاسایش بەریدا ئەنجەبان ئەوەشەوە خەڵک گلەی لە پارتی و یەکێتێکە بابە خەڵک با گلەی لە پارتی و یەکێتی نەکە گلەی لە هەر هەمووی بکە هەر هەمووی بابێتە یەک دەست و یەک چەپڵە یەک ڕیز ماڵەکەمان ڕێک بخەین بزانێ ئێمە سەرکەوتۆ بین یا نابین بەڵام ئێمە کە ساحێبی یەک دەنگ نەبین و ساحێب یەک چەپڵە نەبینە هەت کە چەپڵێ بۆ حزبەکەی خۆی لێبدا ئێمە هەروەمان وەک جاران بارودۆخەکەی سەدام حوسێنی لێ دێتەوە و تەواو کەس چێ کا سەدام حوسێن ساحێب شەرەف و ناموسەکەی خۆ بۆ ئیساکە گشتی زمانی کراوەتەوە بە کەیف خۆی وتارەدا بابە نابێ کات سەدام کە ساحێب شەرەف و ناموسەکەی خۆشی نەبوو ئەو ئازادیەتان لە فکر نەچێ ئیساکە گەلێ باشتری بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک شەهاب زۆر سپاس بۆ قسەکانت سپاس بۆ کاک شەهاب لە کەرکووک ئاوارە عەلی دەڵێت من وەک هاوڵاتیەک پێم وایە دەبێت دۆسەکەی قایمقام یەکلایی بکرێتەوە جوان عومەر دەڵێت سڵاو حەزەکەم باسی شاری سێ سادق بکەن دیلان هەولێری دەڵێت
باسی دەرماڵەی قوتابیانی زانکۆ بکەن. سوپاسان دەکەین هەروەها نەشوان گۆران دەڵێت سڵاو لە سەرەتادا ڕێزی خۆشەویستیم بۆ بینەرانی NRT و تەنها دەستخۆشی کردووە زۆر سپاسی دەکەین وچانێک و دێنە وڵاتان. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان دەچینە لای کاکدانا لە هەولێر. فەرموو کاکدانا. باشی کاکە جیاوەز زۆر سپاس دەکەم. بەڕێزی سپاس دەکەم. سپاس. بەڵام منیش گلەیەکم لە بەڕێستان هەیە. فەرموو. جەنابتان زۆر جارێکە گلەیتان لێ ئەکرێ ئەڵێن ئێمە خەتایی ئەمریکیانی، بەڵام بەڕاستی هەر گلەیەکە لە حکوومەتە کرێ یاخود هەر گلەیەک لە کوردستانە کرێت گەندەڵی باسە کرێت منیش لەگەڵای ئەو پیاوەیان کە وتی هەمووی ئاراسی پارتی پیراتی کوردستانە کرێت. باشە من لەو کەسانە کاکدانا ئێمە نەماوە تۆ خەتای ئێمەنێ وتومان ئەو کەسانی کە ڕخنەیان گرتووە ئەگەر ڕخنەکانیان بابەتیانە بێ قسەی خۆیان کردبێ ڕێگەمان داوە خەڵکی تر بەرگری بکەن لە هەر حەزبێک بەڵام ڕێگەمان نەداوە کەسێک وشتێکی ناشرین بەرامبەر بە کەسێک بەکاربێنەوە تەنان ناوی کەسێکیش بێنێ. فەرموو قسەکانی خۆت بکە. ئەو کەسانی کە پەیوەندیەکەن هەمویان لای خۆی ئەتا لیان پرسە هەمویان ئەڵێن ئێمە ڕۆشنبیرین مامۆستاین تێگەیشتوین ئێمە عاقڵین هەموو کەسێ ئازادە. بەڵام لامان کاتە لیان بپرسە بڵێ حکوومەت هێرێمی کوردستان کە پێگاتوێتە کابینەی کاگنێ سیروان بەرزانی کابینەی حوتەم پێگاتوە تەنها پارتی پیراتی کوردستان حکوومەتە حزبی سۆسیالیزم دموکراتی کوردستانە حزبی زەحمەتکێشانە حزبی شوعیتیە یەکێتی ئیسلامی کوردستانی تایە یعنی بۆ هەمووی ئاراسەی پارتیەگرێ لە هەموو لایەکەوە شت بە پارتی دموکراتی کوردستانەوە ترێ شت بە کاک مەسعودەوە ترێ. من وەکو کەسێکی بێلان قساکەم ناڵم پارتیم، بەڵام من ئەو ناڵم ئەوەی کە پارتی کردوێتی بۆ ئەم کوردە ئەوەی کە کاک مەسعود کردوێتی بڕوا ناکەم هیچ کەسێ بیکە. ئێستا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان وا لە دەروی وڵاتە چوە بۆ دەروی وڵات بۆ ئەمریکا چوە بۆ هەنگاریا چوە بۆ بولگاریا چوە لێرە چوە بۆ تورکیا. ئەمە بۆ دەستکەوتی حزبی نییە بۆ دەستکەوتی حزبی بێ وەکو سەرۆکی پارتی دموکراتی کوردستانەوە. بەڵام کەسانێک لێکدانەوەی جیازی بۆ کەن وەکو گۆڤاری ململانیە سڤیلە یاخود با ناو نەهێنین کاکدانا با ناو نەهێنین بەڵێ ئەم سەردانە بۆ مەرامی سیاسی بوو بۆ شتی سیاسی بووە یان ئەڵێ لە قیچوار باشە کاکە ئەگەر لە قیچوار وەرە من تۆ ساتە نام بەدوا لەوانی دانیشتوتە تۆ ڕازی من بێ بەرگرمە تۆ ڕازی بێم من تۆ بکوژم تۆ ڕازی من بێم پێدۆکەتان ستا چیتان نەکردیەوە خۆ من ناڵم خەتایەوە قسانە ڕوبەڕوویەوەگەمەوە بەڵام من ئەوە خەتای ئەواگرم هەنێکە زێ قسەی ناشرین بە جەنابی سەرۆکەوە قسەی ناشرین ڕێگەمان نەداوە دڵنیا بە کاکدانا دڵنیا بە ڕێگەمان نەداوە کەسێک قسەی ناشرین بڵێ بەرامبەر بە هەر کەسێک نەکەر سەرۆکێرێم هەموو کەسێک مقدسی هەموو میلەتێک سەرکردەیەکی ڕابریکی هەیە. ئێستا ئێمە بمانێ نەمانێ حزبی وزن پێی خۆشە پێی ناخۆشە گرتووە کۆمەڵ کاکدانا ئێستا کەسێک گوێ لە قسەکانی تۆ بێوازان ئێستا ئێمە ڕێگەمان داوە خەڵک جوێن بات و وشەی ناشرین بەکاربێنێ کەس ڕێگەمان نەداوە کەسێک قسەی ناشرین بڵێ بە کەس تۆ سەیری کە بزانە لەمۆ دەرەکەوێت جەنابەت تۆ وەڵامی منێ دەیتەوە بەڵام وەڵامی ئەو کەسان باشە وەڵامت نادەمەوە فەرموو قسەی خۆت بکە. قەینا باشە بۆ وەڵامی ئەمادەنەوە کاتی لەبەرەوەی تۆ ڕەخنە لە من نەگری منە بێت جوابەمەوە کاکدانا کەسێک ڕەخنە نەگری قسەی خۆیەکە بە قوربان تۆ بۆ ئێن مەجال بدرێ قسە بە حیزبەکان بۆ کرێ باشە بۆ منێ تا قسەی چۆن وتراوە کاکدانا قسەی چۆن وتراوە ڕەخنەیان گرتووە من ڕێگەمان داوە جەناب تەڵی وشەی ناشرین بەکارهێنن وانە بووە کاکە گیان لەوەتی ناوتی دامەزراوە فەرموو جەناب کابرا تەلەفۆنی کردووە لە کەرکووکەوە ئەڵێ سیوەکی ئابوو نازانم سی ئەمە چیە مەشتی مێژووی هاشتی کۆن هەڵەدەنەوە بۆچی ئەمە دڵسۆزیە بۆ خەڵک بۆ میلەت دڵسۆزیە يعني والله من نازانم بڵێم چی سەردانەکە جەنابی سەرۆک چۆ بۆ ئەمریکا بۆ چێ چووە بۆ خۆی چووە بۆ خۆشی خۆی چووە بۆ جوانی چووە بۆ چی چووە خۆ تۆ بڵێ بۆ من بۆ چێ چوو بۆ ئێمە چوو کاک بۆ ئێمە چوو تۆ ڕای حکوومەتی ئەمریکا وەرەگرێ تەمان ئەمریکا لە پرسی ئەو وڵاتێک نەبێت ئەو وڵاتە نادێت بە میلەت ئەو وڵاتە نادێت بە وڵات بەڵام کاکە ئێوە کاکدانا هەنێک کەسا بدەن يعني قسەی غەڵەتەکە لە بشاشەوە کاکدانا من لەوە نابێت کاکدانا من نابێت تەداخل لە ڕای ئێوە بکەم بەڵام هەموو کەسێک و خاوەنی ڕای خۆیەتی لەوەشە تۆ وابیرکێتەوە کەسێ وابیر نکاتەوە بەڵام ئەم بەرنامە بۆ هەمووتانە بۆ تۆ شەکە قسەی خۆتەکەوە تا ئێمە ڕێگەمان داوە کە قسەی خۆت بکەیت قسەی غەڵەتم نەکردووە قسەی غەڵەتم نەکردووە ئەوانیش قسەی غەڵەتیان کردبێت ئێمە ڕێگەمان نەداوە ڕێگە نادەین کە کەسێک قسەی غەڵەت بڵێیان وشەی ناشرین بڵێ بوو ئەمانە بۆ من ئەگە ئەو باس سیوێکی ئاب بۆ منەکە منی دەو پرسیاری ئاراستاکەمەوە هەست ڕۆژێ هاتە پەیوەندی لەگەڵ جەناب تا قسەی کرد با جوابی من داتەوە ئەگەر پارتی دموکراتی کوردستان سیوێکی ئابی هێناو ئەڵێن حکوومەتی عێراقیناوە بەرامبەرەکەی چێ هێنا کاکدانا تکایە نەبینە ئەو بابەتەوە سپاس بۆ پەیوەندەکەت سپاس دەکەم نە ئەبوو ڕێگە دەم ئەو قسەی بکات سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ژێکاڵ لە سلێمانی فەرموو باوکی ژێکاڵ دەستخۆشی بەرنامەکەتان لێ زۆر سپاس دەکەم فەرموو بەرنامەکەتان زۆر ڕێکوپێکە و تاکە کەناڵیشە لە کوردستانە کە خەڵک دەتوانێت بە ئارەزوی خۆی قسە بکات بەڵە فەرموو
تێگەی بەرزبەت کاکدانا شۆ کاکدانا بۆ خۆی تەنگە تاو کردومانە بۆ پێی ناخۆشە خەڵک بۆ هەیە قسە بکەیت ئازادە لەوەی چی دەڵێ باوکیژی کاڵ فەرموو جەنابەت خۆت دەتوانێت ڕای خۆت بخەیتە ڕوو ئازادە لەوەی چۆن قسەکە کاکدانا ئێمە ڕەخنەکانی دەخینە سەر چاومان فەرموو بەڵێ بەرزبەت کا کۆشمەندەوە لە شاری هەولێرەوە ئەڵێ خەڵکی سلێمانی و ئەمانە ڕەخنە لە حکوومەتی سلێمانیەکرێت لە یەکێتی و لە گۆڕان و لێگرت و ئەمانە تێگە ئەو کاتێک بڵین چۆتە هەولێرەوە لە سیوشی ئابا چۆتە هەولێرەوە ئیتر چۆن دەڵێ باسی تکایە باوکیژی کاڵ با ئەو بابەتە نەکەینەوە کاکدانا باسی کرد با ئێمەش تکایە نەچینە سەر ئەو بابەتانە ئەگەر لەسەر بابەتێکی ئێستا قسە بکەی فەرموو خەڵکوات تێ ناگات کە ئێمە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەداخەوە ئەمە هەموو ڕۆژەکە باسی ئەو بکەین کە ئێمە مەبەستمان نییە لەوەی کە کەسێک قسە بکە ئێمە ڕێگەی پێ بدەین قسە بکات وە کەسێک تر ڕێگەی پێ نەدەین کە قسە بکات هەموو کەسێک ئەتوانێت ئازادانە قسە بکە هیوادارم نەک دووبارە هەموو جارێک ئێڵێن ئەمە هیوادارم ناوی کەس نهێنن ناوی لایەنەکان نهێنن ڕەخنەتان هەبێ بابەتان هەبێ بیخەنە ڕوو بۆ ئەوەی ئەوەش دروست نەبێت لەسەر ئێمە کە ئێمە لایەنگیریمان هەیە بۆ هەندێک کەس وە ڕێگە نادەین خەڵکی تر قسە بکات بەڵێ ڕێبین لە شەمشەماڵ فەرموو کاک ڕێبین بەڵێزم کاتە باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەگەر لێکم سپاس دەکەم کاک ڕێبین فەرموو کاک زەحمەت کاک دانا قسەیشێکەوت دەیود نابێ خەڵک گلەی لە مەسڵ دەزانی ئایا مازە تاڵەبانی کە ئەوان باوشی میلەتن گلێری شێ بکە میلەتە جا من هیوام وایە ئەوان کاکدان گیرفانی پڕ خەڵکی گیرفای مەتاودەولیە کەسان لی ناخۆن زۆر باشە کاک ڕێبین با وەڵامی کەس نەدەینەوە خاوەنی ڕای خۆیەتی فەرموو ڕای خۆت بخەرەوە وەڵای من ڕای خۆم ئەوەیە کە ئەوانەی پەیوەندی بە جنابتەوە ئاگەن بە بەرنامەکە ئاگەن هێوادارمە تەوەرێت تێکەن کارە تەلەفۆن کرد بەڵێ اینجا من وەکو ڕای خۆم ئەوەیە کە حکوومەت تا ئیسانی شتێکی نەکردووە فەرموو من لەسەر ساڵ تا ئیسا لە گەڕێکامەوە 20 ساڵ گەڕێکام 20 کەلەکەی بۆ دەسوام بجێ بۆ شۆڕێ هەروەها یعنی حکوومەتەوەمان حەوتە تا ئێستا بجێکی جاری نەکردووە کە میلەت پێی بڕێوە بەڵێ سپاس بۆ کاک ڕێبین لە چەمچەماڵ هیوا لە چەمچەماڵ فەرموو کاگیوە بەڵێ ناسخان لە سلێمانی فەرموو ناسخان بەڵێ سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک نەبەزنامۆ دەڵێت دڵنیام دادوورە بە ڕێزەکان و حکوومەتی هێرێم چۆن بکوژانی هەفتەی شوباتیاندا بە دادگا و کەیسەکانیان یەکلایی کردەوە ئاواش ئەم کەیسەی قایمقام ساغ دەکەنەوە دەڵێت ئەیچی حکوومەت نەبوونایە نازە ئالانی دەڵێت ئایا چارنووسی ئەو خوێندکارانە دەگات بە چی کە ئامادەی کشتتوکاڵیان تەواو کردووە تا ئێستا ناویان لە هیچ کۆلێژ و پەیمانگایەک نەهاتۆتەوە و تەنانەت فۆرمیشیان نەدراوەتێ بۆ پڕکردنەوە بەڵێ کاک عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی کاک عەلی لە سلێمانی ئەلو کاک عەلی گوێ لێمانە گوێمان لێت کاک عەلی کاشوانجان ئەفوو منەمێ جوابی دانەفەنی بەمەوە بەڵێ کاک ئارام لە سلێمانی فەرموو کاک ئارام پارتیەکە قبولی کاک ئارام لە سلێمانی یعنی مەسعود بەرزانی کە ئەچێ بۆ کاک عەلی گوێ لێمە بەناوی حیزبێکەوە ئەچێ کاکشوان یعنی بەناوی بەڕاستی بەناوی کوردۆ ناچێت بەناوی حیزبەکەی خۆی قسە ئەکات چی کردەوە بۆ کورد هەدێ زەحمەت نەبێت کە هاتۆتۆ بێتە سەر تەلەڤیزیۆن بڕێ ئەومان کردەوە بۆ کورد بۆچی بیان کاک عەلی ببوورە دیارە بەباشی دەنگەکەت نەهات لە سەرەتاوە گە لە سەرەتاوە قسە بکەی بۆی باشی گوێمان لێت بێت گوێم لە دەنگی جەنابت نەبوو لە سەرەتاوە پارتیە بەڕاستی قبولی نییە کە کەس برێ بەرچاوە بە کلۆیە کاک عەلی تکایە با وەڵامی کەس نەدەینەوە ئەبێتە منبەرێک بۆ ئەوەی ئەم جوابی ئەو باتەوە با لەسەر تەوەری قسە بکەین لەسەر بابەتێک کە خۆت هەڵی چێری فەرموو بەڵێ کاکە من ئەڵێم جەنابی مەسعود بەرزانی چۆ بۆ ئەمریکا هاتۆ تۆ هەرێ زەحمەت دەبێت چڕن کنۆیەکی کرد و چی بۆ خود کردووە حەزەکەم جەنابی کاکدانا با کاک مەسعود بڵێت بڕێ هەرێ زەحمەت دەبێت چی بۆ خود کردو با بۆمان ڕاگەینێ لە تەلەڤیزیۆن کاک عەلی تکایە با ئەگەر بەم زمانە قسە بکەین ئێستا خەڵک وا تێدەگا ئێمە تەنها مەبەستمان سەرۆکی هێرێمە ئێوە بەڕاستی ئێوە کەناڵەکەی ئێوە کەناڵێکە بێلایەن کەناڵێکی بەڕاستی ئەگەر کورد کەناڵی هەبێ بەس کەناڵەکەی ئێوەیە دڵنیا بە کاک عەلی من لێرە هەوڵم داوە قسەکان وەکو خۆیان بگەن بەبێ ئەوەی ناوی کەس بێنن بەڵام هەندێک کەس وا تێگات من ڕێزم بۆیان هەیە بەڵام هیوادارم وا تێنەگەن ئەوە تا ئەو قسەی خۆی کرد تۆش قسەی خۆتەکەی
ئەگە شتێکت ما بێ بە کورتی کاگالی وڵا کافرا من ئەواڵێ مۆسە چوو بوو من هەرەوەی پێڵێم جنابی کاک مەسعود با تخوا بزانە کە چۆتە ئەمریکا بزانم چی بۆ کورد کردو و جوابی چییە بۆ ئێمە بەڵێ سپاس بۆ وەختەکەی منە سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ئارام لە سلێمانی فەرموو کاگارام زۆر سپاس دەکەم کاگارام ئەلو بەڵێ کاگارم گوێمان لێتە کاکشوان گیان بەنێستەرەوە پەیوەندەی کاکدانە و کاگۆشمەندەوە بەڵێ بەڕاستی بە شێوەیە قسەیان کرد نازانم بەدابەتیەوە کاگۆشمانە کاڵم بە خەڵکی سلێمانی کاگارم کە ئەتوانی بچینە سەر بابەتێکی تر بۆی وەڵامی کەس نەدەینەوە نا بەڕاستی کاک شوان زۆر بە ناخۆشی قسەی کرد جارێ ئاساییە ئەگەر لە میش دەبن لەسەر حیزبەکانی خۆیان قەت بەونەوە قسە ناکەن بەڵێ کاک ئەرام ئەگەر بابەتێک ترێ چینە سەر بابەتێکی تر وەڵامی یەکتر نەدەینەوە بۆ جوابی برادرە بمەوە بۆیە تەلەفۆنم کرد سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هونەر لە هەولێر فەرموو کاک زۆر سپاس کاک هونەر بەڕێزی بێزەحمەتم بەناوی سەحابەکانی قسە دەکەم بەڵێ من 9 سالم خزمەت معاشم سێکەت 20 خانیشم عربەشی گرتێ مادێ بەکان وەڕقەی بکرێ باشم تو جواب الحكومة أم چی بکەم کارم چییە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئیبراهیم لە هیران فەرموو کاک ئیبراهیم ئەلو ئێوارە باش زۆر سپاس دەکەم کاک ئیبراهیم باشی جوانە زۆر سپاس دەکەم قوربان تەوەری بەرنامەکە جوانە تەوەرێکی کراوەیە سپاس دەکەم زۆر جوانە هەر کەس ڕاست سەرنجەکانی خۆی دەرببڕێ بەڵام من هەر دەکەم بەڕاستی کەس دانەبەزێتە سەر کەس ئەجەنەت جەنابی سەرۆکی هەرێم بەڵکو دانەبەزە سەر هیچ سەرکردێک بەڕاستی چکە کەناڵەکەی ئێوە کەناڵێکی ئاسمانیە لە هەموو جیهان دەبیندرێت و خەڵک جێویستی بەرنامەکە دەبی خۆش نییە بەڕاستی خەڵک دابەزێتە سەر کەسێک جەنابی سەرۆکی هەرێم کە سەردانی ئەمریکای کرۆ حتمما شتێک هەر هەیە بۆ کەیف و سەیف و بۆ ڕابواردنی خۆی نەچووە شتێک هەیە کە لە بەرژەوەندی کووردا بەرژەوەندی کوردی تێدا بێت لەگەڵ جەنابی سەرۆک ئۆباما دانیشتووە ئەو هەموو دیدار و کۆبوونەوە شتێکی هەر تێدایە بەڕاستی ئەم ئەو پێشنیارم هەبوو پێشنیارێکیشم هەیە بەڕاستی تەوەرەکەتان زۆر جوانە بەڵام حەزەکەم ئەگەر ڕۆژێک بکرێتن تەوەرەی لەسەر ئەو شتانە دەبێت نووسینی شت لەسەر دار و دەرگاکان بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشرینە بە تایبەتی دیواری قوتابخانەکان لە هەموو جێگا بە تایبەتی قوتابخانەکانی کچان لە شوێنەکان لە هەموو شوێنەکان دیارە و هەم نووسینی شتیش لەسەر دیواری ئاودەستەکانی مزگەوتەکان بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشرینە هیوادارم تەوەرێک لەسەر ئەو دوو بابەتە دابدرێن زۆر سپاسانەکەم و دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ئەردەڵان لە کەرکووک فەرموو کاک ئەردەڵان ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس دەکەم کاکشوان ئەم تەوەرێکتان هەبێت لەسەر تاخیربوونی بورجە بەڵێ دوکەوتنی بورجە بەڵێ ئەوە تقریبان چەند مانگا بەسەر بورجە تێپەڕی کردووە ئەم بورجێ مڵکی گشتیە مڵکی خەڵکە بەڵێ چەندین کەس ئێستاکێنە چاوەڕوانی بورجەیانە ئەنی کێ سلفەی ئەقارە زەواجە ئەمانە گشتی خەڵکی زۆر چاوەڕوانیەوەی ئەم بورجەیە بۆچی نایەتە پەرلەمان بەڵێ ئەوە تا شەهێندوری بە هەمان شێوە گلەی دەکات دەڵێت کەناڵی نارتی داواتان لێ دەکەم کە هاوسەنگ بن ئەگەر هاوسەنگیش نەبن باس لە پارتی مەکەن چونکە هەموو کەس دەزانێت کە ئێوە سەر بە چلایەنێکن ئەوە تێبینی شەهێندوری بۆ خۆی خوێنمانەوە بڵێ کەمال لە هەولێر فەرموو کاک کەمال ئەم کاتە بەشار شوان زۆر سپاس دەکەم کاک کەمال کاک شوان وڵا بەزبەدە و برادرانی کە تەلەفۆنیان کرد و پەیوەندیان کرد بەڕاستی هەندێک خەڵک پەیوەندیەکەن بەڕاستی سەقافەی خەڵمیان سفرە کاک کەمال ڕێزمان هەیە بۆ هەموو کەسێک کە پەیوەندیەکە باوە قسە نەکەین بەرامبەر بە ئەوان کەسێ سەقافەتی هەبێنەی بێ مەبەستم ئەوەیە با نەڵێن سەقافەتیان کەمە دڵنیا بە هەموو کەسە پەیوەندیەکە ڕێزمان هەیە بۆ کەسێک کە پەیوەندیەکە فەرموو قسەی خۆتکە فەرموو بەڵێ جا مەبەستم وانەیە مام جەلال بێ کاک مەسعود بێ با بڵێن ئەو برادرانی هەموو ئەوەی کە لە مستەوای سەرکردە لە سەرکی حیزبەکان بێ هەمووی قایدی کورد و سەرکردەی کوردن هەمووی لە ئاسی سەرکرداتی کوردە یعنی کفرە باوەڕکە کفری خەومیە کەسێک قسە بە مام جەلال بە کاک مەسعود بە هەر زۆر بەرەم کاک دێشیر کەسێک لەوانە بڵێ لەبەرەوە سەرکردەی کوردن ڕەمزی کوردن لە وڵاتانی ئەوروپا ئەو خەڵکانن نەک لە مستەوای پەرستن لە مستەوای پەرستنی لەتەوە یارپەرستن شارل دیگۆ لە فەرەنسا
ئەو ڕەمزی ئەوانە بۆ نمونە بڕۆ بۆ ئەوروپا وڵاتەکانی تری ئەوروپا هەموو ئەوان ڕەمزی نەتەوەیە وڵاتانن بەڵام لا ئێمە بەعکسەوە ڕەمزە نەتەوەیەکانمان سفرەکەین یعنی ڕێزیانەکەن بێحسابەکەن لە بەرچاوی دەرەوە ناوەی خۆمان ئەمڕۆ جی لە تێگەشتەوە جلی دوای ڕاپەڕین نازانێ ڕاپەڕین چۆن دروست بووە سەرکردایەتی کورد و ئەمە زمونەی کە دروست بووە لەسەر سیاساتێ دروست بووە چەند دەریای خوێنی بۆ ڕژاوە یعنی ئەوە نازانن ئەوە زانن کە دێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بە ئازادی قسەکردن بێمە ناڵێن ئازادی نەبێ بابێ بەڵام هەموو شتێک سنوورێکیە حەدێکی حدودێکیە برای بەڕز ئەوانیانی حەقە ینی من پێم باشە سەقافەی قەومی ینی سەقافەی قەومی لە چیا بێت لەوەی نەک سەرکردە و سەرۆکەکانی خۆت بێڕێز بەڵێ سپاس دەکەم لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر بە کورتی کاکەمان لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر بە کورتی جا مەبەستم وەیە ئەو گەوانی کە پەیوەندیەکەن ئێمە بە مێشی خەڵکمان لا کرامێش نبێ و کرامێشی خۆمان لا مێش بێت مەبەستم ئەوەی لە چیایە لەوەی کە شتی خۆمان بێقیمەت نەکەین سەرکردەکانی خۆمان بێقیمەت نەکەین بەڵێ ڕەمزی زۆر سپاس نەتەوەی دەکەم نەمانە حەقت بەڵێ سپاس بۆ کاکەمان لە هەولێر باوکی سەردار لە هەولێر فەرموو باوکی سەردار دەستخۆشیەوە بەرنامەتان دەکەین زۆر سپاس دەکەم بەڵێ باوکی سەردار گوێمان لێتە بەدبەختە بەڕاستی کورد بەدبەختە یعنی ئەوەندا ئەمە بۆ باش سەرکردەی کاک ئەوانە سەرکردەی ئێمەنە ئەوانە دەسەدەستی ئەوانە کاک مەسعود مابزەلا کاک لەوشێکۆرە بە ملۆمە ئەوەندە بەدبەختین کاکە بایەگرتوون یەک قسە بۆ عەرەب هەموو یەک هەڵوێستن بۆ ئێمە بەو شێوە دابەزینە سەرکردەکانی خۆمان ئیتر یعنی حەز دەکەم واز لەو شتانە بینین بەڕاستی بە باسی وێ بکەن کو هەڵوێستمان یەکگرتوو بیتن کورد لە جوری دژمان بوەستینەوە ئەوە چیاوە باسی ئەوەی سەرکردەکانەوە ئەمە لە سەدەستی ئەو سەرکردانە ئەو ئازادی و ئەو دەستکەوتانە هاترد بەڵێ سپاس بۆ باوکی سەردار لە هەولێر بڵێ ئارام لە چۆنچەماڵ کە دوا پەیوەندیمانە فەرموو کاگارم زۆر سپاس بۆ تۆش کاگارم فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم مەڵام پێم وایە یعنی وای لێ نەکرێ ئیتر وا بزین پەکمان لەسەر شەخصێک کەوتووە ئێمە ئەمە یەک دووەمیش من کاتی خوێندن و شتە پێم باشە یعنی ناڵم لێ ڕەحم قەتع کرێ بەس پێم باشە لەم وەختەیە خەڵکە چێ بۆ میوانی وشت بە تایبەتی مڕاعاتی ئەو ماڵانە بکە کە تەلەبیان هەیە تەلەبەی پۆلی دوان ڕۆژ بە تایبەتی بەڵێ دەست خۆشتان لێکم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ بەرەزان سپێنی لەگەڵتان بردەوامە بینە شاد و بەختەوەردن